لە بەدواداچوونێکم بۆ ئەو فەرمانبەر و کارمەندانەی کە لە وەزارەتی شارەوانی کار دەکەن بە شێوەی گرێبەست کە زیاتر لە 3 ساڵ لە کارکردنی خۆیان بەبێ پچڕان بەردەوام بووینە ئەمانە کەوەکو بە پێی یاسا پێویستە گرێبەستەکەیان بکرێ بە کارمەندی هەمیشەی. پەیوەندیم بە وەزیری شارەوانی کرد خۆشبەختانە بەڵێنی ئەوەیدا کە لە ماوەیەکی نزیکدا هەموو ئەو فەرمانبەر و کارمەندانەی کە ئەوان لە وەزارەتی شارەوانی پێویستیان بە خزمەتی ئەوان و لێهاتووی ئەوان هەیە لە ناویان لە لیستێک تۆمار بکرێەوە برز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. دیارە بەپێی زانیاریەکانی ئێمە کە زیاتر لە 15,000 گرێبەست لە وەزارەتی شارەوانی هەیە ئەوان وتیان لە ئێستادا ناتوانین ئەو هەموو کارمەندە بکەین بە هەمیشەی، بەڵام ئەمانەی کە دوو مەرجی تیادا هەبی یەکەم ئەگەر خزمەتەکەی لە 3 ساڵ زیاتر بێت، دووەم بەو مەرجەی کە پێویستیان بە خزمەتی ئەو هەبێ، هەیەنە 8 ساڵ خزمەتی هەیە، هەیەنە 9 ساڵ خزمەتی هەیە کە ئەمەش مافێکی سروشتی و یاسایی و ئاسایی خۆیانە لە گرێبەستەوە بکرێن بە فەرمانبەری هەمیشەی.